بە ناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە پرۆگرامێکی تردا بە ئێوەی خۆشەویستەکەمەوە. بەڕێزان، لەم پرۆگرامەدا باسێک لە نەمامگەی سیروان بۆ ئێوە خۆشەویست دەکەین. هەوڵە دەین کۆمەڵێک زانیاری بەسوود و کۆمەڵێک دیمەنی جوانی ئەم نەمامگەیە بۆ ئێوە خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. نەمامگەکەمان لە ساڵی 2000 دامەزراوە. ڕووبەرەکەی 122 دۆنمە لە دوو بەشی سەرەکی پێکدێ، بەشێکی پێوتری باغداری، بەشەکە پێوتری دارستان. لە ساڵان کە زیاد لە 25 بۆ 30 کرێکارمان هەبوو و ئینتاجی ساڵانەیشمان 350 بۆ 400 هەزار نەمان بووە. ئێستا تا نەکرێکارمانێ نە هیچمانێ، ئینتاجیش بە کرێکارەکرێ، هەتانانەت ئاودێرانیشمان بۆ ناکرێ. چەند جارێ مەسان لە ڕێگەی ناحیەوە، لە ڕێگەی قایمقامێتەوە، لە ڕێگەی بەڕێوەبەراتی خۆمان و داوامەگرۆ کە هاوکاریمان بکەن بۆ دابینکردنی کارمەند تا ئێستا هیچ شتێکمان نییە. لەبەر ئەم خێرایەنداراییە کە لە وڵاتە هەیە، ئێمەش پشت گوێخراوین هیچمان بۆ ناکرێت. بەڕاستی پێویستە لایەنی پەیوەنددار ئاوەڕ لەم نەمامگەیە باتەوە، چونکە ئەمە تەنها بۆ هەڵابجێنیە، تەنها بۆ پارێزگای هەڵابجێنیە، بۆ هەموو کوردستانە، لە دۆهۆکۆ بۆ خانەخی، بۆ تێوەڵە، بۆ هەموو دام و دەستگای حکوومیەکان ئێمە نەمامان دابین کردووە. تەنانەت لە ماوەی 2 ساڵە بۆ پارکی هەواری شار زیاتر لە 13 بۆ 14 هەزار نەمامان دابین کردووە بۆ ئیدارەی گەرمیان، بۆ دهۆک، بۆ کوردستانێکی سۆز، بۆ کەرکووک. یانە ئەبێت بەسەرەن پێویستە هەموو لایەنی پەیوەنددار ئاوڕێکی جدی لەم شوێنە باتەوە، بە نەفۆتێل. بەڕاستی ئەمە داهاتێکی بۆ هەموو کوردستانە. ئەوەی کە لێرە زۆر زەرور بێ نەبوونی کرێکارە. بەڕاستی کارمەندمان نییە، هەموو شتێکیش بەوانەکرێ. تۆ تەنانەت ئێسێمە سێبیری توازیمانەیە کە کەس نەبێ ئاوە چی لێکەیت. هەتا مەسەن ناتوانین مکافەحی نەمامەکانمان بکەین کە نەخۆشیان هەیە، کەس نییە بۆ بکە. ئێستا کە کرێکارن نیە، وەکو خۆمان، وەکو فەرمانبەر، وەکو هەمومان لە دایرەکە وەکو کرێکارێ لێرە کارەکەین، ئاوە دێن بۆی کە ئێمە وەکو ئەوە ناکە حکوومەت بپرسێ یان نەپرسە کەس هاوکاریمان بیکانێ کە خۆمان نایەڵین تا ئێستاش بە پێیتوانان نەمان هێڵاوە هیچ کێشە و گرفتێکمان هەیە، بەڵام خۆ ناتوانین ئینتاج بکەین، ئێمە تا ناتوانین خزمەت بکەین. ئێجا داوام لە هەموو نەمامەکانی کەژێ، هەموو دایرەکانی کەش حکوومەت کە ئێمالی لە ئیشەکانیان نەکەن و بە دڵسۆزی کاری خۆیان بکەن تا بزانین کێشەکەمان چارەسەر بێت. ئەمە بەشێکی تری لە مەمگەکەمانە کە پێوتری بەشی مەرقەدەکان، لێرە تۆکان داکەین. تەمان سەرەتای هەموو دروستبوونی هەموو نەمانێک لە تۆکان و دەستپێکە. ئەمە بیدایەت ئەمە تۆوی سەباح بەحە لێرە کە ئێستا سەوز بووە، لە دارەکان لەکەین و لە مانگی سێ تۆکە داکەین و ئەوە ئێستا سەوز بوو و کاتی تەفریدکردنەوە ئێستا کرێکارمانێ نا بۆ ئێستا تەفریدمان بکردایە. بەشی کەشمان ئەوەیش بە داکردنی تووە، ئەمە تۆوی تووە لێرە، ئەوش هەر بە هەمان شت لە مانگی سێ تۆوەکەماندا کردو و ئێستا سەوز بوو. ئەمە تەفریدی ناکرێت، بەڵام لە پاییزە هەڵیەکەرین و بە گۆلاو لە دێراوەکانە ئەیڕێن.
بەش شوێنی کەشمانەیە ئەو پێوترێ لانگسترۆم تۆوی خەزوانی ئەمریکیە ئەوش هەر لە بەهارە دامان کردەوە سۆز بۆ و ئەوش کاتی تەفریدێتی بەگشتی ئەمە بەشێکە لە بەشی نەمەمەکەمان کە تۆکان لێرە داکەین و لە کاتی گەورەبوونیانە ڕاستەخۆیە ئەیکەینە کیسۆ بۆ پاییز پێگات و دابەشەکەین بەسەر وڵاتیانە کۆمەڵە تۆمان هەیە لە پاییزە ئاکرێت ئەبێ لە زستان سەری داپۆشین بە نایلۆندایە پۆشین تا لە پێگا بۆی لە بەهارە لە بیدایەتی بەهار و دەست بە تەفرید بکەین ئەگەر ئەو تۆوانە مەسەن لە پاییزدای نەپۆشین سەرمە تاسیری تێکا و هیچ ئیسفادێکی لێ ناکەین لەبەرەی دایە پۆشین تا لە بەهارا بتوانین ئیسفادەی لێ بکەین کاک سالار بە شێوەیەکی گشتی تۆکان بە چەند ڕێگا ئێوە ئەیانچێنن و باسی ئەومان کرد کە لێ کۆمەڵێکیان لەو مەرخەداناداکرێت و هەیە لە پاییزداکرێت هەیە لە بەهارداکرێت کۆمەڵێکیش ڕاستەوە خۆی کەینێکی سۆ ئەوکۆم بەشانە بۆ من ئەوە تۆی دنیاە ڕاستەخۆ لەکی زامان کردو و لە مانگیسەوە ئەوەی سە سەوز بۆ ئیتر تا پاییز پێگاوەتوانین دابەشێن کۆمەڵێتر ئەمەش قەڵەمە یارسە مردی خۆ پەرژینی پێ لە خۆمان ئەوش ڕاستەخۆ قەڵەمەکانمان ناوکی زا کردو و سبەتی نجاحشی زۆر باشە ئەوش تا پاییز دەتوانین دابەشکەین جیاوازی ئەم دوو بەشە چییە؟ ئەمە ئەتوانی لەم کاتانە کە ئێستا مەسا کادرنگە و گەرمە ئەتوانی لێرە تەفرید بکەیت ئەتوانی شەتڵ لێبەی لێرە بەس لە دەرەوە ناتوانانی چونکە لە دەرەوە گەرمە لێرە گەرماکە توانین نیوەی ئێتە ئێرە ئەمەش تۆبی سەرووە درنگمە لەکە خۆی لە پاییز زاوێدا بکرێت بەڵام ئەمە کاتەکەمان درنگ بوو ئەوەش تۆی تۆمادا کردەوەی سە خەریکە سەوزە بێت لەسەری شۆ هەر کۆمەڵێ قەڵەمی زەیتونمان هەیە هەر لێرە داما کردو ڕاستەوخۆ بەس کۆمەڵەشت هەیە بێت لە پاییزا بکرێت لە ژێر نایلۆنا بەڵام ئەمە کرەکارمان نەبوو کاتمان نەبوو تەخیر بووین لەو شتانە کاک سالار ئەمەوێ باز لە شتێ بکەین ئەو توانی کە تۆ باسیەکەیت ئایا هی خۆتانە هی بەرهەمەکانی خۆتانیان خۆتان ئەیکڕنیان حکوومەت بۆتان داوینەکە نەخێر ئەمە تۆوی سەر و سنوبەر خۆمان لێرە ئەیگرین هەر ناو مەشتل هەیە جا قاباتەکانیش قاباتەکانی دەوری هەڵەبجە هاوکاریمانەکەن تۆوی سنوبەری زاوی تەمان بووە نێرن کۆمەڵێ تریش قەڵام هەیە خۆمان قەڵەمەکانمان هەیە قەڵەمی گوڵە باخ و قەڵەمی مرد و ئەوانە خۆمان هەمانیانێ حکوومەتی شتێکمان بۆ نانێرە بەڵام خۆمان لێرە دابینەکەین بە شێوی گشتی چەند تۆ هەیە لێرە ئەنواعی سنوبەر هەیە تۆوی دنیامان هەیە تان لە سەر جەزەوەسەکان خۆمان هێنی لە ناو شارەکانە تۆوی سەبا بەحمان هەیە تۆکانی کەیان زۆربەی زۆری خۆمان هەمانە ئەمە قۆناغی سەرەتایە بەڵێ دوای ئەم قۆناغە چی بەسەریە؟ ئەمە لێرە ئایتر دەستی لێ نایەن هەر لێرە ئاوە درێ و خزمەت دەکرێت و بژارەکرێت تا ئەوەی کە سەرفە بێ سەرفە بێ ئەوەی کە سەرف نابوو نەبەوە مەسەن لە پاییز کە تەواو بوو دوای سەر بوو ئەیگوێزینەوە بۆ بەرخۆر ئەی ئاودانی چۆنە ئاودانی ئەوە تا تەسیسی سۆندەمان بۆ کردو لێرە و کە بیرەکە خرێتە ئیش کە پێویستی بوو هەر لۆ حێ سۆندەیە خێتە سەر دوای نیم ساعت بۆ خۆی غەرەقە بێت و تەواو تۆ کەمێک پێش و سەباسیەوەت بۆ کردم کە ئەم بەشەیان یعنی لە بۆ من لە زستان و پاییزا کاتێک باران بەفرە بارێ ئەمەدا ناپۆشرێ بۆچی هەدەف چێلەوەی کە بۆچی ئەبێ باران لی بە شتی سێبەرن ئەمە کە سەوز بوویت و کێشەی نییە شتەکانمان غاباتیە چەند لە بەسەر لەگەڵ تەنها دیدۆنیا بە ئەوەی تۆزیە سەرماتە ئەسیری هەیە و باقی دارەکانی کە چەندێ لەبەر بەفریش بێ کێشەمەشەکەی تر باستەوەت کرد ئەوە تۆوە ئەوە تۆی ڕاستە خۆی ئەوە ڕاستە خۆی باڵە تۆوەکە کە داد کرد ئەبێ دای پۆشی تاوای لێبێت بتوانین تەفریدی کرد ئەنە کە کەمێ پێ بگا بۆی بەسان بەخە و قەڵەمی لێبێت دوایی بتوانانی بکەیتە کیسۆ بەڵام لێرە ڕاستەخۆی کێنێکیسۆ خۆی ئەگرێت تا بەس جیاوازەکە ئەوەیە کە ئەمانەکرێتە کیسە ئەو ڕاستە خۆ ئەو تۆوەکە داکرێت لە پاییز داکرێت دای پۆشیت کە کەوتی نەبەهار پێگەیوە ڕاستەخۆ ئەمەیان لە چ وەرزێ ئەمە لە بەهارایکەین ئەمە لە بەهارایکەین ئەمە لە مانگی سیا کردومانەوە تا سەوز بوو تاکەوی لە پاییز هیچ سەرما و گەرمایەت ئەسیر تێنا بەس ئەبێ ئەویان داپۆش ئەو لە پاییزە دایە پۆشین بۆی لە بەهارە بتوانین استفادە لێ بکەین وەکو چاکی و زوو پێگانی بەرهەمەکە کامیان چاکترە دیارە ئەوەی کە بە خەڵەمە کرێ زووتر پێگە ئەمە خەڵامی دوو مانگ لەمەوە پێشەوە تا گەڵای کردەوە بێگەوە بەڵام تۆکان تۆزێ گەشەیان کەمترە ئەوان سستن ئەی لێرە هیچ خانووی پلاستیکی بەدی ناکەم هیچ گرنگی نەدراوە
خانی پلاستیکیمان هەمانە چەند بێتێکمانەیە بەڵام هێمالمان کردووە لەبەر بێکرەکاری لەبەر بێ خزمەتی هیچمان بۆ ناکرێت ئەنا ئەو سێ چوار بێتی پلاستیکیمان حەز دەکەم باسێک لە بەشی باغداری لەم نەمامگەیە بکەین ئا بەشی باغداری ئێوە لە چی پێک دێت بەڵێ پێشەکی بەخێرمێن سەر چاوان بۆ نەمامگەی سیروان بە شێوەیەکی گشتی نەمامگەی سیروان لە دوو بەشی سەرەکی پێکێت بەشی باغداری لەگەڵ بەشی غابات ئێمە وەکو بەشی باغداری لە زمنی 122 نەمامگەی سیروان تقریبان بە نزیکەی 15 بەدەست ئێمەوە یعنی ئەو ئینتاجەی کە تایەکەین بەشی باغداری تقریبان مەساحاتەکەی 15 ئەبێت لەم 15 ئێوە تەرخانتان کردو بۆچی ئێمە خۆی کە ئەڵێن نەمامگەی سیروان یعنی بەرهەمهێنانی شەتڵی ساوا بۆ ئەوی گەورە ببێت و دوایی بدرێ بە جوتیاران ئیتر بە نرخێکی حکومی ئێمە لێرا بەشی باغداری بەرهەمهێنانی نەمامە بەردارەکانە ئیتر وەکو هەر نەمامە بەردارەکان بە شێوەیەکی گشتی ئێمە لێرە بەرهەمی دەهێنین بە دوو ڕێگە یەکەم ڕێگەیان پێڵێن ڕێگەی قەڵەمکردن ئەو نەمامانی کەوا بە قەڵەم زیاد دەکات و بەشێکی کەشمان بە تۆ زیاد دەکات ئەوەی کە بە قەڵەم زیاد دەکات ئەوەیە کەوا تۆ ئەتەوێت درەختێک کە بەردارە دایکانەیە لێ وەرەگریت بۆ نمونە مێو ئەتەوێت سنفێکت بەدڵە بە قەڵەم لێ وەرەگریت ڕێک وەکو نەمامی دایکانەکەی دەرەچێت یعنی ڕێک ئەچێتەوە سەر ئەسڵەکە خۆی یعنی پێویستی بە متوربەکردن نییە بەڵام ئەوەی کە بە تۆوە جیا ئەکرێتەوە لەوە ئەو شتەی هەر نەمامی بە تۆ ئەیناژی ناچێتەوە سەر ئەسڵی دایکانێک ئللا ئەبێ متوربە بکرێت و بێتەوە ئێستا ئەم میێوانی کە لە لای ئێمەوەیە ئەمە بە هەردوو شێوەکە ئێمە ئەتوانین تەرتیبیکەین ئەتوانین لە حاڵەکاتێکا تۆ مێوێکت هەیە ئەم مێوە تەمەنێکی هەیە 5-6 ساڵ تەمەنی ناتەوێت بیبڕیت لە ڕاستیان ناتەوێت بیبڕیت و قەڵەمی تازە بکەیت خۆ ئەتوانی بە ئەو ئەسنافی کە بەدڵتە قەڵەمی لێوەرگریت و بیناژیت ئەمە کاتی ئەوێ هەیە بەڵام ئەگەر تۆ مێوێکت هەیە سنفەکەیت بەدڵ نییە ئەتوانی بە شێوەی پێڵێن تەرکیبکردن بڕینە بە شەق بڕیت و لەو قەڵەم وەرەگریت لەو ئەسنافی کە بەدڵتە لەسەر بنچینەی ئەم کە 5-6 ساڵە بنچینەیەکی بەهێزی هەیە متوربەیەکەی و تەرکیبیەکەی لەسەری و ئەو ئەسنافی کە ئەتەوێت بەرهەمیێنی بەهێزتریشە بەڵ ئێمە ئیستا ئەفو لێرە ئەم میێوانە نزیکەی 30 سنف 30 بۆ 35 سنفە ئەمە بۆ نمونە لەم سێزەمە بە شێوەیەکی دایکانە هەمانە قەڵەمی لێوەرەگرین لەم قەڵەمانە وەریەگرین چەند 5-6 سنفی قەڵەمی کە جوتیار بەت لەسەر تەڵەبی جوتیار و باغدارەکان ئێمە ئەو 5-6 قەڵەمی لێوەرەگرین و زیادیەک جیاوازی ئەم میوانە چیە لەگەڵ مێوی ترە جیاوازیەک هەیە خۆی ئەم 30-40 سنفە هەر یەکەیان جیاوازیەکیان هەیە ینی شێوازێکی تینی تایبەتی خۆیان هەیە ئەگەر مەبەست تەسیر لە کاریگەری هەیە لەسەر بەرهەمەکەی وەم لەسەر جووەری بەرهەمەکە بەڵێ بە دنیایەوە ئێستا هەمانە میێومان هەیە پێڵەن تەلقیحی خەڵتی یعنی تێکەڵ بێت بۆی بەرهەم بدات بەس ئەم سنفە ئێمە لێرە وەکو دایکانە قەڵەمی لێوەرەگرین هەر بۆ قەڵەم وەرگرتن و ینی بۆ ئینتاجمان نییە لە ڕاستیە ئێمە بۆ لە مەشتەلا بەس زیاتر قەڵەمی لێوەرەگرین هەر یەکە و سیفاتێکی تابینی خۆی هەیە بۆ جوتیارەکان بەرهەمیەیە.
ئاکسەلار تۆ بۆت باس کردم کە ئێرێکێکە لە نەمامە گەورەکانی کوردستان چەند جۆر گوڵمان هەیە لێرە ئایا هیچ گرنگی دراوە بە گوڵەکان؟ ئێمە خۆمان نەمەمگەکەمان وەکو ڕسمی لە دوو بەش پێکاتەوە بەشی باغداری و بەشی دارستان بەڵام ئەمە لەگەڵەوەشا گوڵمان ڕواندوە ئەنواعی گوڵمان هەیە گوڵە باخمان هەیە گوڵی قەزەممان هەیە چەند جۆرە گوڵی کەشمان هەیە بۆ منە شتی زیینەی تریشمان هەیە گۆژی زیینەمان هەیە هەری جوانیە واشنگتۆنیامان هەیە ئەنواعی مۆردمان هەیە سێنۆ مۆردمان هەیە ینی شتی زیینەشمان کردووە لەگەڵ بەشی دارستانە بەشەی گشتی لێرە کۆ بۆ تۆ ئەم لێرە هەیە و لە شوێنەکانی کەشمانە بۆ من ئەمە گۆژی زیینەیە ئەوە ئەنواعی گوڵە باخە ئەوە هەموو جۆرەکانی گوڵە باختان هەیە لێرە بەڵێ هەموو جۆرەکان چەند جۆر گوڵی باخمان هەیە بە شێوەیەکی گشتی هەر ئەنواع بڵێن ئەنواعەکەیمان هەیە و اینجا گوڵی قەزەممان هەیە لەگەڵ کۆمەڵی گوڵی ترمان هەیە هەروکو قەزەم وایە گوڵی قاوەمان هەیە گۆژی زیینەمان هەیە بۆ نمونە واشنگتۆنیامان هەیە ئەمانە هەموو شتی زیینە ئێستا ئەم گوڵانی کە ئێستا لە لای ئێمە دیارن ئەمە چ قۆناغێک یعنی بە چەند قۆناغاتی ئەپەڕێ ئەمە چ قۆناغێتی ئەمە لە پاییز قەڵەمەکانە بڕین لەژێر خۆمدای ئەنێن تا چلەی زستان تەوا بێت کە چ لە تەوابوو کیسی بۆ حازرەکەین ڕاستەوخۆ لە دوای چلەی زستان قەڵەمەکانەکەینەتیسە و ئێستا ئەمە مەرحەلەی سەرەتایەتی لێرە ئەمە سەرەتایەتی سەسۆز بۆ و تا پاییز وای لەکەین کە تەوزیع بکرێ بەسەر دام و دەستگا حکوومیەکانە یا هاوڵاتیانە ئەی چۆنەتی دانی ئاو سیستەمی ئاوی ئەمانە چۆن ئایا بە بەردەوامی ئاوی لەسەر بێیان نەخێر ئەمە لە هەفتەیەکە جارێک ئێستا کە وەرزەکە هێشتا گەرمی نەکردووە کە گەرمی کرد هەفتەیە دوو جاراوێن ئەمانە بە سۆندەیە بەس شوێنەکانی کەمە سیستمی ئاودێریمە بۆ داناون ئەوش جیازی ڕەشی پێڵن جیازی ئاودێری کۆمەڵی شوێنی کەشمانەیە سۆندەی گەورەمان هەیە ئەو کرەکارمان هەیە هەر لەوحە بە لەوحە غەرقیانەکە هەفتەی یەکجار ماوەی چەنە ئەم گوڵانە لێرە ئەمێنەوە یعنی ماوەی چەنی تر خۆی لە هەر بە ئەمری وەزارە لە یەکی پێنجەوە ڕائگیرێ لە یەکی 11 دەست بە دابشکردنیەک دو ئەم قۆناغە چ قۆناغەکەی تریە لەم ئێترەمە وردە تەنها بژارکردنی هەیە و خزمەتیەوە تا ئەگەینە کۆتایی ئاودێران و بژارکردن هەر لە شوێنی خۆیان گەورە ئەبێ بەڵێ هەر لێرە گەورە هەر لێرەش دابەشێکن کاک سەڵەر ئەی شێوازی دابەشکردنی بۆ نمونە ئێوە چۆن ئەمە دابەشەکەن بەسەر دام و دەستگاکانی حکومەتیان هاوڵاتیان ئەمە وەکو هەدێ پێیان ئەبەخشنیان ئەفرۆشرێت ئەمە هیچ داهاتێکتان هەیە؟ ئێمە ئەوەی کە بە کتابی ڕسمی لە بەڕێوەبەراتی خۆمانەوە بێت هەرچەند بنووسن ئێمە بەبێ بەرامبەریان تەمان بۆ دام و دەستگا حکوومیەکان ئەجا زایدن ئەو خوێندنگا و نەخۆشخانانەی کە لە دەوروبەری خۆمانە لە شارەکە لە هەر شوێنێکە بێ ئێمە تا سەد نەمام سەلاحەتمان هەیە ئێمە تا سەد نەما خۆمان توانین بە کتابی مەکتەبە خەستەخانەیە بیانێنێ بێ بەرامبەر هاوڵاتیان دەتوانن بەو سیاری کە وەزارەت دایناوە هیچ شتێکمانێ لە 1000 دینار زیاتر بێت لە 250 هەیە بۆ 1000 دینار بەو داهاتە بەو پارێ پێیان نەفرۆشین داهاتەکەشی بۆ خزمەتکردنی ئێرە بەکارێنێت ئەو شوێنە نەخێر لژنە هەیە لژنەی نەمافرۆشی هەیە و وەسڵ هەیە ئەکرێتە وەسڵ و هەموو مانگە جارێک ژمێریاریمان هەیە با تەسلیم بە بەڕێوەبەراتیمانە وتمان شێوازی ئینتاجی بەشی باخداری لە نەمانگەی سیروان شێوازێکیان بە وەرگرتنی قەڵەم بوو شێوازی دووهەمیان بە ڕێگای تۆ وەرەگرین وەکو بۆ نمونە قۆ قایسی ئەمانە بە تۆ زیادیەکەین لە کۆتاییشتا متوربەیەکەین چۆن ئەمە وەری ئەگرین لە مانگی دووە تۆوی ئینەکە تەنزیدی پێ ئەڵێن تەنزیدی ئەەکەین لە سەرەتای سێ
بیدای مانگی سێ دەستەکەین بە زەرعکردنی بە شێوەی خطوط لە ناو کیسانە بە شێوەی دێراو زەرعیەکەین کە زەرعمان کرد لە مانگی 5 و 6 متوربەی دەکەین چونکە ئەو وتمان ئەوانەی کە بە تۆ زیاد دەکات ئەسڵ ناچێتەوە سەر ئەسڵەکەی ئللا ئەبێ متور بکرێت لە مانگی 5 سەرەتای 5 تا کۆتایی 5 لە مانگی 5 متوربەی دەکەین متوربەمان کرد شێوازی متوربەکردنەکەی بە شێوەی کە حرفتیە متوربەی دەکەین و بەشی سەرەوەی کەمێک لێ دەبڕین بۆ نمونە ئەگەر بمانەوێت کاتێک کە تۆ ناشتوتە ئەمە متوربە نییە ئەم شێوازە لە مانگی سیانێ ناشتومانە بەم قەبارەیە زیاد دەکات گەورە دەبێت ئێمە لە مانگی ئەمە بۆ نمونە وەرگین لە مانگی 5 متوربەی دەکەین بە شێوەی حرفتی لێرە متوربەی یەکەین بەشی سەرەوەی بستێکی لێ دەبڕین ئەم شێوازی ئەم بڕینە سفادەی چییە ئەم بڕینە بۆ یەکەم بۆی خۆراک بگەیەنێت بۆ متوربە بۆ ئەوەی متوربەکەمان ناجاحەتی ببێت دوای 15 ڕۆژ لە متوربەکردن دوای 15 ڕۆژ لە متوربەکردن نەتیجەکەی دەرەکەوێت لە قۆخ لە قەیسیە بەس لە بەعزێک لە هەڵوژە ڕۆکی دیکە تا 20 ڕۆژ دوای 20 ڕۆژ نەتیجەکەی دەرەکەوێت کە نەجاحەتی هێناوە یانە بەس لە قۆخ و قەیسیە بە 15 ڕۆژ نەتیجەکەی دیاری دەدات دوای 15 ڕۆژەکە ئێمە ئیتر پێڵێن ڕاڤیا ئەو پێونەکەی پێبەستین لێ یەکەینەوە کە لێمان کردەوە تا گەڵاوەرین تا پاییز لە پاییزە ئێمە بەشی سەروەی متوربەکە تقریبان بە نرخی بەرزی 1 سانتیم ئەی قرتێنی لە سەری متوربەکەەوە بۆ ئەوەی ئیتر ئێمە ئەم متوربە ئەوەسیێت بەرەو چەکەرە نەکات لە زستانە ئەو چەکەرە ناسکە بۆ ئەچێنە وەرزی زستانەوە سەرما و نەیفەوتێنێت سەرما و بەستن نەیفەوتێنێت بۆ ئیتر وازی لێ ئێنی بۆ بەهاری ئاتی بۆ بەهاری ئاتی ئاوای لێت ئێستا ئەم مەرحەلە ئەو مەرحەلانەی تێپەڕاندووە ئەمە هەمووی متوربەیە ئەمە هەمووی متوربەیە هی متوربەی پارە بۆ ئەم ساڵ تر ئاوای لێ هاتووە و حەجمی گەورە ئەبێت و ینی لە جێگای تموحی جوتیارەکانمان بۆی بێنکە ئێستا ئەمە ئەم مەرحەلانێکی ئەو مەرحەلانی کە باسمان کرد تێپەڕاندووە ئەمە متوربەیە ئەمەی کە ئینمان کردووە بۆ ئەوەی ئەم لە سەرەتای بەهار کە بەهاری ئاتیەت زیاد دەکات تۆعمەینەکە ئەبێ قونار بکەین وەچەکان لێکەینەوە بەس متوربەکە بیاڵینەوە بۆ ئەوەی هەموو قووەت و زەخت بدا بەم متوربەیە. ئێستابارەت بە دارەکان لێرە چەند جۆر دارتان هەیە؟ لێرە تەنها سنۆبەرمان هەیە سەروی ئەریزۆنیکامان هەیە سەروی ئەمودیمان هەیە سنۆبەری زاویتەمان هەیە پینیامان هەیە گازۆلینامان هەیە سۆیامان هەیە یانە 6 نوع بە سنۆبەرمان هەیە گۆژی زیینەمان هەیە ئەمە یەکەی بینیت شمشارمان هەیە ئەوەش هەر شتێکی ئەوە هەر زیینەیە ئەویش بۆ ئەوەی کە لە بەرچاوانەی بینیت کەوتمان هەیە دەردارمان هەیە ئەمانە داری سێبەرن سەباڵەحمان هەیە تومان هەیە زۆربەی زۆری دارە غاباتەکانمان هەیە. زۆر باشە من یەکێک لەو دارانی کە باست کرد سەرنجی ڕاکیشام ئەویش گۆیژی زیینە حەزەکەم بۆمباسکەی ئەم دارە چییە؟ ئایا بەس بۆ جوانی یان بۆ خواردنیش بەکارێنێ؟
خۆی لە ڕاستیە هیچ جوانیە بەس ئەشخورێ بەڵام ئێمە لێرە بۆ خواردن بەکاری نایێتە نا بۆ جوانێ چکە تا درێنێکی تا پاییزێکی دەنگێت توانم بڵێم هەتا زستانی ژەبێنێتەوە منزەرێکی جوانی هەیە و هیچ چ وەرزێکە بە تایبەتی لە چ وەرزێکە بە تەواوی وەزەم باسمان کرد لە بەهارە قەڵەمەکە ئەکەین دوای لە کیسایەکەین و گەورە بێت هەر لە کیسەکانە دابەشەکەین بەسەر خەڵکاوەش کە خۆمان ناشمانە بۆ جوانی نەمەمگەکەمان ئەمانەیە کە ئێستا بینی گەورە بوو لە بەهارە گوڵێکی سپی جوانەکە و دوای لە پاییزە سوورە بێشتێکی زۆر جوانە. هیچگە لەو جۆرە دارانە هیچ جارێکی تربوونی هەیە لێرە ینی ئەوەی کە باس ئێستا بۆ نمونە دەرینمان هەیە دەردارمان هەیە دارە ڕەش دارێکی سێبەرە کەوتمان هەیە ئەویش هەر لەو ئایلەی سوورە چنارە دارێکی جوانە سەبابەحمان هەیە کە لە جەزەرەوەسەتەکان هایبینی لەناو شارەکانە ئەوەشمان هەیە تومان هەیە یان ئەوەی کە زەرور بێ بۆ خابات هەمانە. حەزەکەم باسێک لە بەربوومی هەنارکەین ئایا ئێوە لێرە تا چەنە گرنگیتاندا بە بەربوومی هەنار؟ بەڵێ ئێمە هەنار بە حکمەوەی لە سنووری پارێزگای هەڵەبجایە بە هەنار مەشهورە ئێمە قەڵەمی هەنار وەرەگرین لە چەند باخێکی نمونەیی لە هەڵەبجا لە دەوروبەری پارێزگای هەڵەبجا ینی باخێکی نمونەیین پێڵێن ئەسنافی ساڵەخانی پێڵێن هەنارێکی چاک و مەرغۆ بە ینی جوتیاران زیاتر حەزیلیەکەن بە تایبەتی باخدارەکان زۆر حەزیلیەکەن ئێمە زیاتر لە چەند باخێکی نمونەی ئەم قەڵەمی هەنار وەرەگرین بۆ نمونەیسا ئەمە قەڵەمی هەناری ئیپارە ماوەتەوە پێڵێن مدەور ئەمە مدەورە ماوەتەوە بەڵام ئەو قەڵەمانە ئەوە هی ئەم ساڵە نزیکەی 10,000 11,000 بەس قەڵەمی هەنارمان تۆ نییە ئەمە قەڵەمە بەڵام نانە تۆ نییە تۆ چەنی پێچێت دەبێ باس لەو ماوەیە بکەین ینی بۆ لەسەر لە هەنگاوی یەکەمەوە هەتاوەگا بە قۆناغی کۆتایی بەڵێ ئێمە لە سەرەتای مانگی سێ دەسەکەین بە قەڵەمگرتن قەڵەمە ئەناژین قەڵەمی هەنار بۆ شێوازە ئیتر قەڵەمە ئەناژین پەرهەمیێنی تا پاییز وای لێت لە جێگەی تموحی باخدارەکانایەتریان لێمانکردن ئێمە لە کیسی شای ناژین ئێمە ئەو نەمامانەی هەمانە بە تایبەتی بەشی باغداری لە نەمانگەی سیروان لە کیسا زەرعەکەین یەکەم عملیی نقلی ئاسانە بۆ هەم بۆ خاوەن باخ و ئینەکان هەم بۆ ئێمەش شتێکی ئینە بەڵام تۆزێ وەکو ئەرک لەسەر ئێمە ئەرکێکی زۆرترە کرێکاری بۆ بگرە ینی خۆڵ کیستیەکردن خۆڵ ئەنی خۆڵ بۆ قومی بیانە ئەنی تۆزی ئەرکی ناڕەحەترە بەڵام بۆ کە باغدارەکان بۆ براجوتیارەکانمان شتێکی چاکە ینی بۆ ئەوان شتێکی باش ئەی چۆن ئەیفرۆشن بە هاوڵاتیان سعری چۆنە ئێمە سعرمان بۆ یەت ساڵانە سعرێکی ڕەمزیە حکومی ئیتر هەنار بە هەنار هەنجیر مێو ئەمانە سعریان لە هەزارایە ئتر قۆخ و قەیسی بە حکومی تۆزگەینە بە 1500 متوربەکرێ و ئەسنافی نەکەن ئێمە قۆخ و قەیسیش بەتایبەت قۆخەکان 3-4 سنف ئینەکەین متوربەیەکەین زیادیەکەین قۆخی هەنجیریە ئەحمەر مایزە سلڤەرکینگە دیکسڕێدە ئەم ئینانە هەرێکەیان مواسەفاتێکی لێ زیادەکەین ئەو قۆخانە بۆی زیاد بێت و ئینکات قەیسیش سنفی زاخینیای پیاڵن سنفێکی زەردی قەیسێکی زەردی چاکە ئیترێمە ئەو سنفانە بەرهەمەیەنین ئەوە بە 1500 بەڵام باقی ئەمانی کە بە قەڵەم
لە 1000 تێپەڕی نەکردووە تا ئێستا هەر 1000 ئیتر ئێمەش هەنار تۆڕی سەوزی ناوێت پێ بدەین وەکو هەنجیرەکان هەنجیر و زەیتون ئەبێ بە تۆڕی سەوز دایپۆشین لەبەرەوەی ئێمە وەرزێکی گەرمامان هەیە بە تایبەتی لە مانگی 6 بەولاوە ئیتر لە 6 حوت هەشت تا مانگی 10 ئێمە ئەو بە تۆڕی سەوز دایپۆشین لەبەرەوەی شەتڵەکان ساوان بەرگەی ئەو پلەگەرمیە بەرزە بگرێت بۆ تا ئەگاتە دەسی فەلاحەکان. ئەم شوێنە تایبەتە بە ئامێرەکانمان لە کاتی کاکەیشمان پێیان لێرە ڕایانەگرن لە زستانە لەبەر باران و لە هاوین شاخۆر لیان نا جا ئامێرەکانیشمان ئەوە یەکەمیان گرێدەرە بۆ تەختکردنی ئەو شوێنانەی کە پێویستمان مەسەڵەن بینی مەرقەدەکان یا بۆ کۆمەڵە شوێن هەیە کە لە زستانە بێتە خوڕ بەمە عەدلێکن شوێنەکان چاکەین چەند تراکتۆرێکمان هەیە هەرێکی ئیشێکیان هەیە بۆ گواستنەوەی کیسەکان و بۆ جووتکردنی ئەو شوێنانەی کە پێویستمان پێێتی ئەمانەش یەکیان ئەوە هی وەشانی دەرمانە لە کاتێکا کە دەرمانی شیرینە بە هەر دەرمانێکی کە بێ بەم ئامێرانەی وەشێنین ئەمەش یەکێکە لەو ئامێرانی کە بەدەست ڕاوبژاری پێکەن لە بینی مەرقەدەکانە گەڵا بەمان هەیە بۆ هێنانی کۆمەڵەیە شت یا سیارێکەمان هەیە شۆفڵمان هەیە بۆ کردنە ژوورەوەی ئەو قومەی کە یەکەینە کیسەکان و لە زستان ئایکەن ئەم مەغزەنەوە لەوێ ئەو کرکانەی کە یگرین لەوێ کیسەکان پڕەکەن و ئەو شوێنانەی کە چۆڵە بێ لە کاتی دابشکردنا کیسەکان بۆ شوێنانە پڕەکەینەوە. ئەم دارە ئەمە لانگسترۆمی پێوتر لە پێوترە قەزوانی ئەمریکی ساڵانە ئەمەی سەخەری کە گوڵی کردو ئەوە بێتە تۆ و تۆیەکی وردە ساڵانە تۆەکە لێەکەینەوە لە کاتی خۆیان لە ناو مەرقەدەکان ئەوەی کە باسمان کرد لەوێ دایەکەین و کە سۆز بوو وای لێ هاریتر بتوانانی بزانانی کە ڕێژی تەواوی کردووە هەڵی کەنین و لە ناوچی تەفری دەکەین تا پایز و پایزان پێگا و دابەشەکەین تەنها ئەمە دارێکی هەمیشە سەوز و شتێکی جوانە گەڵا ناوەرێنێ بۆ خواردن نییە ئەمە تەنها بۆ جوانیە. ئەمەش قەڵەمی هەنجیرەکانمانە وەرمانگرتووە لە مانگی سیا هەر هەمان بەرنامەی هەناری هەیە لەگەڵ میێوەکانە یەک بەرنامە هەیە بۆ وەرگرتنی قەڵەم لە سەرەتای مانگی سیا قەڵەمەکانمان وەرگرتووە و زەرعمان کردووە لە کیسە لەوحمان بۆ ئامادە کردووە پێش ئەو ئێستا بە تۆڕی سەوز دامان پۆشیوە لەم دامان پۆشوە تا مانگی نۆ تا مانگی نۆدە بۆ ئەوەی خۆر کاریگەری نەکات لە گەشە ئەیوەسێنێ هەم گەڵاکەشی ئەسووتێنێ بەزەمە بە تۆڕی سەوز دامان پۆشیوە بۆی دوو سیفات یەکەم خۆر تەسیراتی خۆری لەسەر کەم بێتەوە دووەمش گەشەی زیاد دەکات و بەرهەمێکی جوانمان پێدات بێجگە لە هەنجیر ئێمە لەو بەرهەمانەی هەمانە هەنجیرە مێوە زەیتونە هەنارە مێو بە 6 نۆع بە 6 جۆر هەمانە فستقمان هەیە فستقیش هەر بە هەمان شێوە لە تۆڕی سەوزەین بەسەریا بۆی خۆر تاسیری لێ نەکات. بەرهەمێکی کەش لە بەرهەمی بەشی باخداری لە نەمانگەی سیروان نەمامی فستقە ئێمە فستق تۆوەکەی ئەکڕین لە بازار یا لە ئێمە تۆمان زیاتر لە ئێرانەوەی هێنین تۆی فستق ئەسنافی باش هێنین
لە کۆتایی هەمووی لە سەرەتای سیا مانگی سێ لە ناو پیتمۆزە لە پلاسکۆ یا لە فلینا دایدەنین تا مانگی بە تەقریبی نزیکەی 20 ڕۆژ بۆ 25 ڕۆژ ئەبێ بە شەتڵ تا چەکەرەکە وەکو شەتڵی لێت بە شەتڵ دوایی ئێمە لەو حمان بۆ حازر کردووە بە کیسەوە دەستەکەین بە نەقڵکردنی بە تەفریدکردنی بەم شێوازە ئێستا ئەمە فستەقە بەم شێوازە تەفریدمان کردووەتە ئەمە فستەقە دوای ئەوەی کەوا بوو بە شەتڵ لە ناو نقڵمان کردووەتە ناو ئەم کیسانەوە ئەوە شێوازەی لێ هاتووە ئێستا ئەمە بژار زۆری بۆ یەناوە ینی بژاری زۆرە لە ئەنجامی نەبوونی کرێکار بەڕاستی شتەکانمان ئەم ساڵ وەکو ساڵانی کە نەبووە بەهۆی ئەم قەیرانەوە کرێکارمان بۆ ناگیرێت ببین بە عیدی پارێزگای هەڵەبجەش ئێستا هەر بێ کرێکارین لە ڕاستیە کرێکاریان بۆ نەگرتوین ئەوە بەم شێوازە بژار و هەم تینووی بووە ئاوای لێ هاتووە تر ئەمە تۆڕی سەوزەین بەسەریا هەر لەگەڵ زەرعکردن و تەفریدکردن بۆ ناو کیس ئەبێ بە تۆڕی سەوز داپۆشێ بۆ ئەوەی تەسیراتی زیاتری خۆر لەسەری نەبێ فستق وەکو هەنار و وەکو هەنجیر و زەیتونی ژنیە زیاتر خۆر تەسیری لێکە ئەبێ لەگەڵ زەرعکردنە بە تۆڕی سەوز داپۆشرێت بۆی نسبەتی تیشکی خۆر زیاتر کاریگەری لەسەر کەم کەکێنەوە تا مانگی 11 ئەبێ ئەم تۆڕە سەوزەی بەسەرەوە بێت بەلایانی کەمەوە تا ئەوێ تا خۆر کاریگەری خۆر کەمە بێتەوە لەسەری بێت ئیتر بەم شێوازە لە کیسە ئامادەی دەکەین و بۆ جوتیارانەکان ئەلبەت ئەمەش موتوربە نییە ئەبێت موتوربە کرێت لە زەوی خۆیان باغدار ئەبێت لە باخەکەی خۆیان لە زەوی خۆیان موتوربە بکرێت